بەخوای ناڕۆی کوڕە بابە هەستن بۆ خاتی خۆم ئێمە ئیشمانەیە کارمانەیە کاکە من هەفتەیەکە مردوم بەو تەعزیەوە بەخوای ئەمن ئەوڕۆ ئینجازش مەگرتە لە دوامێ ئەوڕۆ خۆم لە قەبەر ئەو تازی کردیان من مەمنونی ئەو دڵسۆزیاتم بەڕاستی ئیسباتان کرد دڵسۆزن دەفەرمووسن بۆ دەرەوە هەسە کاکە دەیم برایە وەڵی نانتان نییە حاڵتان نییە دەبڕۆ کاکە ئەو ناڵتان نییە حاڵتان نییە ڕۆژێ جوان سیان السلام عليكم. سلام علیکم برارۆ سەمەد ڕۆ برارۆ سەمەد ڕۆ خۆم ڕۆمەژی ڕۆ ئەرێ براکی باوکم قاریەوە بواز لە منانە کاکە ئەم دەسە دەرەکەم دەستەیەک کرد بۆ خاتری خوا کاکە و حاڵتان نییە مەڵتان نییە ايه كل حديث فاتح سمدينه نايبه فاتح بخيني. کاکە تەواو بوو تەعزەکە کاکە ڕۆژێ نییە دوان نییە سان نییە الفاتحة. چوار نییە يخبر بخير خو حافظتان بياخذ قدمت على اسابيع عسيت مع الناول بقول تبدا اتواجه بس قرب السنه موسى جمالها كاكا والله يوم من بدر كردنا ين يقدخها ايه دبيني ورانا تيانا بيتين. والله بە پێوێ بێ خێزانی لە ماڵ نییە لەوەیە کەبابی سەفەری بەخوا ماوە وەکو یەکەم ڕۆژ وایە دەرەجەیە وسا جمال بقربانه بم اهانتو خو عجز مكا باور هبي قيتار بيني وقيتار او خليك بو ماضي اما کوڕە کاکە تۆ خۆت ڕووداوە پێیان گورە منە زانم ئەو مەجموعەیەکێ بەس بۆ خواردن نەڕۆنە شوێنان کاکە تۆ ئەوەنە مەسرفت کردوونەوە خواردنی خۆشت داوە پێیان بۆیە فێر بوونە باوكم والله وبلا دري شانكم نار وسا جمال اللي بكم کوڕە کاکە بەخوانیە خۆت کابراایەکی بێغیرەتی ئێستا بچۆ بۆ لایەن بڵێ خواردنیە بزانێ یەک کەس لەوێ ئەمێنێ كاكا ازايش يا معنا فير بون كاكا اقرن لك شو تعزيه هبي خويا كان بتعزيك لا خويانين اقرين بس بوي باري نان بخون بو خاطري خويا مانا شون حال کوڕە کاکە تۆ قسەی من دووبارەکەی تۆ ئێوە نییە منیش ئاڵێم بڕۆ دەریان کە بڵێ خواحافیز بەخوا دەرتەکەم الشخص بكار بين موسى جمال هەرچی بەکارێنی بەکاری بێنە ئەگینە دەرکرای بس شو بقربان ازاي تجب لك بقرن وحاته